بەنای خۆی بەخشندە و مێرەبان ستڵتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە پەیامی تۆوە هاتنەوە خزمەت ئێوە عزیز و خۆشەویست. ئەمڕۆ لە نێو کۆمەڵێک هاوڵاتیم کە زیاتر لە تقریباً 10 ساڵ دەبێ و چەندین ساڵ دەبێ چاوەڕێ دەکەن ئەرزەکانیان خەدەماتی بۆ بێ بۆی کە ئەرزە تاپۆکانیان بکەم بە خانوو. پەیامی تۆم ڕۆ لە نێوەوان دەبێ بزانەوان چەند ساڵە چاوەڕێن ئەم ئەرزانە خەدەماتیان بۆ بێتەوە بۆچی لە شاری هەولێر و لە ناوەڕاستی شاری هەولێر کە چەندین دۆنم عەرزەوە بەسەر هاوڵاتیان و فەرمانبەراندا بەشکراوە تا ئێستا نەبووە بە خانوو. بۆ ئەمڕۆ تاوتوێ دەکەم لەگەڵ ئەو خاوەن ئەرزانەی ئێرە بینەری خەمەکانیەوان بن چونکە هەشتی حەسارۆک چیرۆکێکی جیاوازیان هەیە. خانوت هەیە یان عەردت هەیە لە هەشتی حەسارۆک؟ والله عەردمان هەیە لە هەشتی حەسارۆکان. چەند دەبێت؟ لە مێژنێ کڕیتم تقریبا 2 سارە بەس بەناوم کردێت تقریبا 2 ڕقمدایە ئەوەی فرۆشتی 17 وەرەقەیدا یعنی ئەوە 2 سارە ساوی خۆت بکە. باشە بۆ نایاڵن ینی زەوی خانی لەسەر دروستکە؟ والله ئەوجا داواکاری مێش هەر ئەوەیە داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین وەکو برا گەورەک چاوەک بەو خەرکەی دابخشێنتەوە هاوکاری ئەو خەرکەی بکە لە کرێچیاتی ڕزگاری بکە. کرێچی جەنابەت؟ بەرێ ئەرێ وەڵا کرێچیمە ینی کرێچی و عەردت هەیە ناڵم بیکە خانوو؟ ئەرێ وەڵی هەمومان جێ 250,000 دەمە کرێخانی. یعنی ئەگەر بێت و بەس ڕێگە پێدانێکت بدەن پێ بدەن تۆ دەتوانی خانووەکە دروستکەی و لە کرێچاتی ڕزگارت دادەنێم بەس بلۆکی دادنێم دەچمەنایە. بەس بلۆ؟ ئارێ وەڵا بەس پرسیارشم هەیە لە ئەندام پەرلەمانەکان لایانی پەیوەندیدار بە حەقیقەت ئەم یاسا ناس نیمە بەس شتەش هەلێ دەزانم یعنی هیچ معقول نییە یاسایەک دەرچوە یاسایەکە عێراقیە ئێستاش کاری پێ دەکرێت کە هەر خاوەن زەویەک مافی خۆیتی زەوی خۆی بەکاربینی یعنی ئێستا فەرمانگەک نەک وەزارەتەک بە قرارەك یاسایەکی ڕاگرتیە یعنی هیوادارم وەڵامی ئەو پرسیارە برێتەوە لە چێ دنیا هەیە یاسا ڕابگیرێ بە قراری فەرمانگەکیش نەک وەزارەت یعنی یاسایەک لە جیهەتێکی تەشریعی دەرچووە بە تەئکید غەدر دەکرێت ئەو هیوادارم ئەو غەدرە نەمینێ وەڵاهی هەمووی هەرچی لایانی پەیوەندیدارە لەم مۆزوعەی بە حەقەت دەبی بە جواب بێ دەبی جوابی خۆی هەبی جوابی ئەو پرسیارەش بداتەوە ئایا کوی دەبی بە قرار یاسا ڕابگیرێ لە چێ دنیا هەیەشتیوە هیوادارم داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم وەکو برا گەورەک چاوێکی لەو فەقیرانە بێ سەرچاوە. پێم بڵێ بۆچی کۆمەڵێک عەرز لێرە کە تاپۆیە ناڵم بکەنە خانوو یعنی ئەمە چۆن؟ سەبەبی ڕئیسی سەرۆک وەزیرانە کاک مەنسوورە سەبەبی ڕئیسی ئەمن بە خۆم ئێستا لێ زیناو خۆمە ئەو ئاردەم لە 2013 کڕیوە بە 3 دەفتەر وش دەگە ئێستا ئاردەکەی من 2 دەفتەریە کە چێشەمان لەوە نیە لە هەرزانیەوەی بە ئێستا من ئاردەکەم فرۆشتووە ئاردەکەم فرۆشتوە 14 وەرەقەیان لە من جێڕایتەوە دەرێ ئەوەی تەنیشت ئەگەر نێ عەفوی وەرگریتن هەر 14 وەرەقەت دەڕواتن ئێ باشە تو کە زەری بێ وەردەگری ئێ باشە ڕێگە پێدانیش ڕێگە پێدانم پێ بدەن لێگەڕێ بە خانی بکەم. باشە بەمە تاوتوێ شتێکین ئەو ئەرزانە ئی خەڵکی دەوڵەمەند یان خەڵکی فەقیرە؟ هەمووی فەقیری هەژاروەوەیە ئەگەر کابرا دەورە من بێتن لە مێژ بوو خزمەت گوزاری بۆ هاتەبوو با بڕۆن ڕێ لەو تەجاوزانە بگرن کە بەرپرسەکان داگیرەکان بەڵام نالن تاپۆی خۆتە ڕێ پێدانە نادەبیکی دەخان با بڕۆن بەرپرسەکان غەرامەکەن و سزابن کە هەر ئەسڵن حساب بۆ حکومەت ناکەن لەم وڵاتەیە ئەگەر 20 چەکدارت هەبوو کاوتۆ حکومەتی حکومەت بۆ چێە بۆ ئەو ڕەشوڕوتەیە ئەو بۆ فەقیران هەمووی کرێچی نێمێنایە تێرە هەیە دەوڵەمەنە چی ئیشی بۆ عەرزێ هەیە فرۆش کڕیوێتی و لە ئەوروپایە چی ئیشی بەوەیە؟ باشە ئەگەرێکی خانوو لێرە دروستکات چی بەرامبەرەکەن؟ لێ ناگەڕێن ڕێگە پێدانی نییە چما بۆ شەو بزرت ناکەن من بەس خەفەت لەوە دەخۆم ئەو خەڵکەیە
عاشاگە و خەڵکە نەزان و فەقیر و فەقاراتە بەو حکومەتەی باوەڕ دەکا یەک دەرێ من سەرۆک وەزیرانم یەک دەرێ من ئەندام پەرلەمانم یەک دەرێ من وەزیری شارەوانی مەکاکەوە بەم نیش دەکرێ ئێستا وعدبی بە بەیانیەوە سەرۆک وەزیرانی بۆ دەکەم بە وەزعیەوانە دەکەم بە دوو مانگ جارێک معاشی دەنە خەڵکی ئەوانە نانە ناو خەڵکی بزانە خەڵک وەزعی چەند خراپە خەڵک لە چ ئەوە چی دەیە ئەوانە معاشی نادەنە خەڵکی ێزدێن ڕێگە پێ ئەوە بۆ دەکەن خزمەت گوزاریت بۆ دەینن ئەوە ئێستا هاتوومە ژە من بە تۆبزی هاتوومە کە دەزانم ئەم قەنەعەتم بەوانە نییە بەخۆشم ێ زینا و خۆمە هیچ منێتیشم نییە منێتم بەو خۆیانێ بە کەس نییە لە کەسیش ناترسیم کێ بە بەرپرسەزانی لەو مۆزوعە سەرۆک وەزیران بەڕێز کاک مەسوور بارزانی لەبەرەوە گەرە و سبەینێ بڕیار بدا بۆ دوو بەیانی خەدامات بۆ هەشتی ئاسارۆکان دێ ئەگەر ئەو بڕیار بدا چەند کەس لێرە سوودمەند دەبێ و ئاردانە چەنە بێ ئەو عەرزانە تقریبا 16,000 قەدعەیە هەندێکشی تەقسیم دوو کراوە ئەگەر تۆ نیوەشی تەقسیم دوو کرابێ دەکا 20,000 بەسەرەوە تۆ ئەگەر خەدەماتی بۆ بێ ئەو هەموو کرێنشینە ئێسەوەکو خۆم کرێنشینم سوودمەند دەبم ئەو کرێی کە دەیدەم بە ماگانە سەرفەکەم لێرە کەمە خانوو بۆ خۆم بەکارێنم لە جیاتی ئەو کرێ ژیانی خۆی بێت ئەمینەکەم محەممەد جان چۆنی باشم ئەحواڵە باش محەممەد بۆچی هاتوویتە هێرە وەڵام من دڵم پڕە بۆ ئەوە باوکمە ئاردی هەیە وەکمە لە ناگەری خانێک بۆ خۆمان دروستکەین بۆ ئێمە هەژارین خودمەتگوزاری بگەنە سارۆکان ینی خزمەت گوزاری بێن نێران گۆشخانی لێرە دروست دەکەن ئێستا لە کرێنە محەممەد بەڵێ 300,000 دەدەین 300,000 دەنەکرێت لە دنیاوە تا ئێوارێ بام غاردا لۆ کرێخانی ئەگەر فەرمان لۆ چاکردنیێرە دەربچی خزمەت گوزاری بێت ئێرە وەشخانی خۆتان دەبێ خان خۆمان بێ باشترە بێ بێگومە دایە جان چۆنی بژیت ئەو بۆچی ینی ئەو خەڵکە ناتوانێت خانی لێرە دروستکە تۆ کێ بە بەرپرسەزان وڵای بەرپرسەکانت حکوومەت ئەوانەی کە ئیشیان بەدەستە مەسئولین نایدا نایجازن بینا نادا عالم بە خۆی کولانەك دروستکە لە ناوی دانیشیت ئەوەی و ئەرزانەی هەیە هەمووی فەقیر و هەژاریان خەڵکی دەوڵەمەندنەوە وڵا دەوڵەمەند لە چێ بوو قڕی بەسەری هەمووی فەقیرە ئای فقط فەقیری داماوە دەوڵەمەندی فەقیر خەدڵی بە دەوڵەمەندی دەسووتێ ئەوان نۆ لێنێرە دەستە شوقەی شەست دەفتەری ئیژیان چێ لێرە باشە بەڵام برایە بپرسم ئەرێ بۆچی دەوروبەری هەمووی بینایە تەنها ئێرە شۆڵاییە ئایا بۆ ساحی تۆپان بەجێیان هێشتووە ئاردی فەقیر وڵام هەمیش سەرم سوورمای نازان پێم سریان پسەلاوەقمای دەکەین هەر ڕۆژە بهانێکمان لێ دەکەین ڕۆژێک دەرێ ئاو نییە ڕۆژێک دەرێ پارە نییە ئێستا ڕێپێدانەکەشیان ڕاگرتیە کاکە ئاردی خۆمانە تاپۆی بەنای خۆمانە ڕێپێدانمان بێ خۆمان خانی خۆمان بکەین ئەو خەرکە هەمووی هەژارە کرێچیە خەچ پێشمەرگەیە ماڵە شەهیدا هیچ دەورومەندیش تێدا نییە مالی دەورومەند خنیاری هەشت ئاسوکان خانی بکە لەخۆی دەسی لە گەرەکە ڕاخەکان بە سی دەفتەر چ دەفتەری دەکرد لە خۆی دادەنیشی خزمەت گوزاریەکان چین کە بۆ ئێرە پێویستە خزمەت گوزاریەکان پێشەمو شتێکی ڕێپێدانمان لە بۆ بکەنەوە ڕێپێدانیان ڕاگرتیە پاش 18 ساڵی هاتی لە جیات خزمەت گوزاریمان لەوە بینی ڕێپێدانەکەی ڕاگرتیە ڕێپێدان بەسیترین مافە تێدەگەیکوە داوای مافی خۆمان دەکەین یعنی پاش 18 ساڵی چێوە باورکە 16,500 قدعەیە نزیکەی نیوە و نیوی مردیە چێ وەریگرتیە مامۆستا وەریگرتیە فەرمانبەری قوربەسەری وەریگرتیە پێشمەرگە مارە شێداوانە وەریانگرتیە باورکە ئەوەی وەریگرتیە نیوە و نیو مردیە ئێستا هەمووی بوویتەوە ڕەسە نیوە و نیو بوویتەوە ڕەسە زایدەن لێرە ساڵانە حکوومەت زەریبەمان لێ دەستێنی زەریبەکی زۆرمان لێ دەستێن ساڵە 400,000 زەریبەمان لێ دەستێنی حکوومەت لە کاتێکی زەریبە لەو خەڵکەی دەستێنی بێ زوو تەنگاوی و کابی کاتەخانی لە بۆر هەندێ نەک پاش 18 ساڵی بی تێڵیتەوە ڕێپێدانیش نەداتی و خزمەت گوزاریشی لە بۆ دێنی و زەری بەشمان لێ بستێنی یانوانە چین کە دەیگرنە بەر بۆی کە ئێوە خانوو لێرە دروست نەکە دەرێن ئاو نییە ئەو تەبیری ئاوشالێکوانە دەرێ
بیرۆ ئیش دەکەن ئاوی تێدا عالمە لەو خوانیانە ماڵە بەرپرسی لێەوە تا زوم کامرت بسوڕێنەوە تا زیم کامرە وێلەی لێ وێلە لێ دروستکرا 2000 متر 3000 متر خێرە لە بۆی ئاو ڕسیف کامل خزمەت گوزاری هەیە تێدەگەی لۆ لە بەمەنیە لە بەرچ لە بەمەنیە لەبەرچی بۆی ناتوە نادەم عالەکەم عالش فەقیرانە خەکەکەی فەقیر و ڕەشڕوتە لێ خەدەماتی لۆ ناینی ئەمن بە بەڵگەوە پێ نیشان دەدەم ساڵی 2007 وەرە تەمەشاکە زوومی ڕۆژهڵات و ڕۆژ ئاوایی وای لە هاتووە ئێستا تەمەشا بڕۆ لای ئێمپار و گوندی ئینگلیزی و گوندی نازانم چێ و گوندی لوبنانی و بڕە تەمەشا ئەولایەکە پێکەوە تەوزیع کرا 2023 تەوزیع کرا 2023 ئەولایە دەست پێ کرا بڕۆ بزانە ئەوێندەر خۆ هەولێر نییە کاکە هەولێ ئەوێندەر پاریس ئەوێندەر نازام نیویۆرکە ئێرەچێنە تەمەشا ئێرەش کە کاکە هەبۆ گوفەک بۆ زبڵدان کاکە هەبۆ زبڵدان ینی لەسەر زەوی خۆ دەخەلە چێندەری دنیای هەبووە لەسەر خاچی خۆت بی تاپۆی خۆت بی بەناوی خۆمە بەناوی خۆمەوە ڕێپێدانم ناداتێ بیکەمە خانی کاکە زەریبەم لێ مەستێنە ماتوی لێ ناگەڕی هیچ پاساوەک نیە ئەوە تەوە شارەوە بەرامبەرتە تەمەشاکە سێ شاری لێ لاوانە ئاشتیە ئایندێ نازانم چێ معقول ئەوانە هەموو ئاویان نەبی ئێرە ئاوی نەبی بڕۆ تەمەشا هیواستی بکە 15000 قطعەیە هەموو قیر و ئاو کارەبای لێ بردیە پێتان وایە ینی حکوومەت یان لایەنی پەیوەندیدار چ پلانێکی هەیە بۆچی بۆ ئێرە ئاو نیە و بۆ ئەولای هەیە پلانی بۆ ئێرە چیە پلانە چینیە بەس کات کوشتنە وەخت کوشتنە تێدەگەی کۆ خەڵکەکە فەقیرە هیچ دەسەڵاتە چینە هیچ دەسەڵاتە چینیە هیچ مارە مەسوولەک و مارە بەرپرسەشی لێنی ئەگە بێت و مارە مەسوولەک و بەرپرسەشی لێ باورکە قیر دەکرا ئەوەتە مارە نازام چێ لێ قیری کردیە ئەوتە ڕێپێدانی وەگرتی وەرە پێت نیشان دەدەم لەنا ئارزەکانی مێ قیری کردی خێر ئەوە ئیوی قیرە ئیمەش ڕێم پێ نادێ کاکە ئەو ئاردیم نەوەتە وەرە دێکەمە خانی لە ناو خانی 125 دەرە قونەسێ لە ناوی داینە کاکە وایە نە معقول نییە ئەوە هیچ پاساوەک نییە بڵێ وڵای ئاوی نییە باشە پێم بڵێ ینی ئەوانەی کە لەو هەشتی حەسارۆکان دانیش چێن ئەوانی ئەرزیان لە هەشتی حەسارۆکەیە چێن مارە پێشمەرگەیە مارە شەیدا سەرۆکی حکومت بە نەفسی خۆی ڕێز لە مارە شەیدی بگرن ڕێز لە پێشمەرگەی بگرن ڕێز لە خەرکانەی بگرن تێگەی ئەو فەقیر و فەقارێک کە بێدەستەڵاتە بێ ئەوەیە لەبەرچی ئەوە ناکەن چۆنە بەڕای تو ڕۆ ئەوەگرتن تەنها بە قسەیە بە قسێ هەر قسێ بەس قس باشە پێم بڵێ داواکاری ئێوە چییە داواکاری ئێماوەیە یەکەم ڕێمان پێ بدەن خاین دروستکەین دومن با لێرە بوەستین ئەگەر بێت و خان و دروستکەن ئێستا چیتان بەرامبەرەکەن خانوەکە دەڕوخێنە قبول ناکەن شارەوانی دێ من کابراجی دە سەڵاتم سەیاق تەکسیمە دێتن دەمگری دەژۆرم دەکات هەر کەس نییە جوابیش دات و کەس نییە ئەرزی خۆت خان دروستکەی لەسەر ماری خۆت تێگەی دەگیرێ بە پاری خۆت بە هەموو شتێک خۆت تێگەی ئێستا بەس مەسوولەکەێک تەلەفۆنی بکە بەس کابرا خزمیت مەسوولی بی بەس بڕک باشە پێم بڵێ من چەند خانوویەک دەبینم لە نێو هەشتی حەسار و 1 2 3 ئەو خانوانە چۆن کرانە ئەو خایانە هەمووی پێشتر دروست کرەیە ئەوە یەک دووەمینیش لەوانێ هەبی واستەی هەبی واستەی هەبی واستە لێرە واستە کاریە حەزێکەی بڕۆ فەڕاشەکی ئەنجومەنی وەزیران تێگەی فەڕاشی ئەنجومەنی وەزیران بەس واستەی هەبی هەموو شتەکەی بەزیادەواچی بەزیادەوە ڕوە زەلامی فەستەکە زەلامی سزلەکە هەموو شتێکێکە بەگەیفی خۆی ئەو بیانوانە چییە کە دەیگرنە بەر بۆی کە ئەرزتان نەدەنێ بۆ ئەوی وەڵڵاهی ئەزا نازانم کەس تێ ناگەم معرف ئەو مەسوولێنە دوانێت تەماعێن دەحار دەکە بڕک سنتەری شاری ئەوە شەیە ئەوەش بەحسەکرایان گۆ دەیان دەکەینە شار وەکو ئەمپایر و وەکو نزانم فیسکە سوفران لۆ ئاو لۆ هەمووی هەولێرە لۆ لێرە نییە ئێرە سنتەری شاری هەولێرە ڕێ بێدانەکەشمان پێ بدەن و خانێکە دروستکەنەوە 15 ساڵ عادم لێرە کردیا کریتم نیان داوی بە پاری خۆم کردی عادم لێرە کردیا 16 ساڵ عادم کردیا وەچی کردیم گۆچان ئەمری خەدەماتی هەیە احتیمال لە پێ ماک 6 ماک سارێک 2 ساڵ خەدەماتی دەستێ گوت مشکلە نییە ئێستاوە ئەو 18 ساڵ ئەو حاردە تەوزیع کرەیە هیچ خەدەماتە چی نییە ئەگەر بێت و خەدەماتی بۆ بێت تۆ ئەیکەیتە خانوو ئێستا پێم بڵێ لە چ خانوویەکی ئێستا خانووی خۆتە ناوەڵە من ئێستا کرێچیمە ئەمن فەرمانبەر بوو کرێچیمە خۆ دەزانی معاش دوو ماک جارێک معاش دێ کە ئەزابنی وەیش دێتن بە شکر خانیم ناکاتن باشم بە شکر خانی ناکاتن سعبە ئینەمە ساعمە دارم ئەمن حەقی خۆمە خانیم هەبێتن عاردم کرێ لێرە خانیم هەبێتن ئەگەر لۆ عادی دەردە دەکڕم ئەو بیانوانە چین کە دەیگرنە بەریانی نایڵنەوە خانووی لێ دروستکەن بیانوەکانیان چینیان لەبەر چ نایڵن والله هیچ شتێکیان یالۆتی ئەمە لێرەمە هەدەرێن هەندە وەختان دەرێن ئاوینە بعض وەختان دەرێن موچەنیە بەقسان دەرێن کۆرۆنەیە هەر سارێ لە قسە چکرەیە
هذا زارني مالي كدينا نازم له مال كان 15 ساڵە ینی 15 وعدیان بە تۆدایە والله هم وعد عندي اما حمود وعد عندي خدماتي ديتي او حجده صار او اسا داخلي حجده صار دابين هيك خدماتي هاتش خدمات شي هيك خدمات لو متقيدات يا خدماتان لۆبین در خدماتي ديتي در عاطه وذكر اما خدمات لو دبي باش خدمات لو داين ناظرم در اونيا قال اونيا او باش لو كاس نزال بشتميا او هي قربونا او هي بنسراوي او هي بينجي حصاروك او هي او متقانا هم بيلي او هي هم ياك مستواي فلوريا او هم ياك مستوي او يعني هي حجي او حجي ندر او هي او لاش حصارو كان او هي بەڵێ زان و خۆشویستانەوەی بینیتان بەشێک بوو لە خەمونا سۆریەکانی خاوەن ئەرزەکانی هەشتی حەسارۆکە یارە باسیوەکەن 18 ساڵە ئەم ئەرزانیان وەرگرتو و تاپۆیە بە ناوی خۆیانە وەزەری بەشیان لێ وەرەگیری بەڵام ڕێگە نادا حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوان بکەم بە خانوو من هەلە نێو ئەوانە دەمێنمەوە دوای ناوبڕێکی کورت دێمەوە خزمەتی و عەزیز و خۆشەویست. والله 18 ساڵە ئەو ئارانەدا بەشکرایە خزمەت گوزاری ناینێن دەستە هیچ خۆڕایی هەر دەرێ ئەیکوانە ئاوی نییە بەڵام ئاوی هەیە ڕاست نییە ئاو نییە ئەمن ئەوە لە 2013 ئاردم کڕیا کرێچیم دەمێ بکەمە خانی ڕێگە پێدانم نادەن بیان و حکومەتی نێمە ئەمە بیانوشمان بڕیە دەوای دەکەینە سەپارەی خۆشمان خەدەماتی بینیم بکەینە خانی بەویش ڕازی نییە ئەی لەوەی زیاتر چ بکەین ئەو ملەتە چ بکە هەشتی حەسارۆک دەکەوێتە کوێن دەری هەولێر ساروک ئێستا کەوتە سەڕی کەس دەزانی سنتەری شارە فەرقی چیە ینی ئەو هەرچا دەورەی ئاوەدان کرايتەوە بە زێرە ئاوەدانی لێ نییە سبب چییە نازانم ئەگەر مەسلحەتی خۆیان تێدایە با بۆ خەڵکەی برێوەیانە با پارەکەمان بدەنەوە چی گۆتەنێ یان تاویزمان بدەنێ ینی گومانتان لەوە هەیە کە مەسلحەتی خۆیان تێدایە بۆ 18 ساڵە ینی مەقسەد چی حکومەت خزمەت گوزاری لەو ئاردانە ناینێتن 18 ساڵە بۆچی حکومەت خزمەت گوزاری ناینێت ئێرە والله کاکە 18 ساڵە کە نایەت کە دەڵێ ئاو نییە ئەو ڕاست نییە کە تەمەشای زوومی کامێکەکەتە ئەو هەیە و ئەڵێ پارەش بنیە و پارەش هەموو ساڵێ هەر قەدعەیەک و 300-400 دلار دێتە سەر وەکو زەریبە 300-400 دێتە سەر بەس ئەوی کە نییە مووقیفی خەڵکەکەی بەڕاستی یعنی هەموو جاریەت و 18 ساڵەکە وەگە مناڵی وە لەدایک بوو سە بۆ مەرحەلێکی کولیە ئێستا خۆی لەوانەیە ببێ بە وەستای دیواری والله ئەجا خۆی مووقیفی خەڵکەکەی باش 18 ساڵ چاوەڕێی چێکی لەو زار حەزەتی ئەوی بش 18 ساڵ چاوەڕێک بەس نی 18 ساڵ بۆ هەتا هەر بێدەنگ بێت والله 18 ساڵی کەش خەڵک بێدەنگ بێ مووقیفی هەرەو هایە باشە پێتان وایە ینی جگەلەوەی کە ئەمانە بیانون ئاو خدەمات ئەوان نیازی تریان لەم عەرزانە نەبێ ئەم گومانەتان هەیە بەخۆی ئەو قسەیە شەکرێ ئەو قسە ژەکرێ کە علاساس ئێرە بەتەمان حکومەت بۆ خۆی هەڵگرێتەوە یان بیکاتە پرۆژەیەکی لەو شێوەیە بۆ ناوە شەبێ ئەوە شەکرێ بەڵامی تر وەکو بەڵگەی 100% نازانین بەڵام ئەو قسەیمان بیستووە بەنسبەت ئەو گربوونانەوەی کە بەڕاستی یەکەم جار نییە ئەو بۆ جاری شەشەم هەفتەم جارە هەموو ساڵانەمە لێرانە گربوونەوە چیەکەین واز دەکەن ئەنجامە چی نییە هەموو ئەو بەرپرسانەکە دێن نەمەتەنیا قسەمان بۆ دەکەن هیچ شتێکی عەمەلی تێدا نییە وەکو ئێمەش ئەمە بۆ مای بۆ 18 ساڵ چاوەڕێ دەکەین بەس ڕێگە پێدارمان پێ بدەن ینی کەواتە عاردەکەی خۆمانە تاپۆیە لەی زیەکی دنیا نییە مەسەلەن عاردەکتەبی تاپۆبی نێن خانوزەوی لەسەر دروست بکەی خواستکە گەر تەسوێری کەن واوردە وردا ئێرە وتێ زبلخانە ینی عالەم لێ لێرانە نە شارەوانی هەتا مراقیبە چ نییە لێرە بسوڕێتەوە بزانی کە خەڵک دێ لێرە زبل فڕەتدا باشە بۆچی ئەرزی فەقیر و کرێچیە بێ بە زبڵە وڵای ئەمەش ئەوەی هەموو جارە بەلایانی پەیوەندیدار دەڵێن بەڕاستی چوینە هەتا چوینە شارەوانی چەندجارێک چوینە شارەوانی چوینە دەرکە نەماوە لێی نەدەین بەرپرسەکان بەڕاستی هەتا ئێستا بەس وعدی بێکردار و هەتا ئێستا قسەیان نەکردیا ببتە عەمەلی چیڵێن بۆچی ئێرە نەکراوە بەڕاستی ئەوانە مەهانەی وەزعی دارایی
زیاتر دەکەن خۆ دەیکا ئەمە لێرانە چەنددا پێشنیارمانداوە کە بەخۆمان پارەت دەین کە بخۆمان پارەت دەین پارەی ڕێگا پارەی ڕێگا و ئەتارێکەوە بەنسبەت ئەوەی کە لە ڕێی کۆنووسەکەەوە ئەوکمان حازر کرده بوو جەدوەلێک کە هەر پارچەوژێک بە پێی ڕوبەرەکەی خاوەنەکەی پارەی بداتن بەڵام هەتا ئێستا ئەمە ئەوەی تێناگەی لەبەرچە کە ئەو کۆنووسە قبول نەکرایە یعنی هەر چەندە بێت و ئەم کە بخۆت پارەی بدەیت کە لەسە حسابی خۆت قسمەت گوزاری بێ ئەوان قبول نەکان یعنی شتێکی زۆر سەیرە یعنی ئەو ناحەقێکی زۆر بارزە شتێکی شاراوە هەبێت ئەمە بەڕاستی لە ئەنجامی دەبوونی کردار و وەڵامی پێویست لە بۆ داواکاریەکەمان بەڕاستی فکری زۆر شت دەکەینەوە کە بەڕاستی یعنی سەرەن ئێرانە بەتەمای شتە چکەنە بەتەمای کەوەیە بەتەمای شتێک بن کە بەخۆیان پێمان نەڵێن چکە بەڕاستی ئەمە پاش 16 ساڵ بێگومان چکەم پاش 16 ساڵ مەسەلەن ئەتوو داواکاری بکە لە یەکجێیەکی کە ئیس خزمەت گوزاری کرد بۆنی ئەتوو ناچار دەبی کە فکر لە بۆ شتە چکە بچی پێم بڵێ چەند دەبێت و عەرزە لێرە هەیە بەخوا من لە 2013 نزیک 13 ساڵ دەبێت چیت پێ دەڵێن 8 ساڵەیە بە چی تویان ڕاگرتو بۆی کە لێرە کێشەکە هەموو ساڵ دەڵێن ئاو نییە خزمەت گوزاری حکوومەت پێدابین ناکرێتم بەڵام بە بڕوای من کێشەکە لەوە نییە چەند کەسەکەی گەمە بە بازارەکە دەکات لێرکانە پیاوێفانە 100 پارچە زەوی دەکڕی دوایی کە زەویەکان هەردەستی دەیفرۆشتەوە بەڵام دیسان دیعاش کە دروست دەکەن دەرێن خزمەت گوزاری لە بۆ ناستن دیساندا دەبەستەوە دەیکردەوە کێشەکە لەوەی دا بڕۆ ناکەم علاقەی بە خزمەت گوزاری شتی وە هەبێت بۆچی ناڵم بکەم بە خانوو آخر وڵا نازانم سەری خانوو ینی نەمدیتە لە هەموو دنیا ینی کەت و تاپۆتە بیتن پارچە زەویەکی خۆتە زەریبە لێ دەستی ناتوانین بکەی خانوویانی لە هەر چیەک دە پرسی یەک دەری ئاو یەک دەری کارە بە یەک دەری هەرێکە قسەکمان پێ دەرێت ینی بەشێک لە فەقیرەکان ئێرە عرزەکانیان فرۆشتووە ینی بۆی بێهیوا بوون خەڵکی کڕیوێتەوە بەڵێ خۆی کێشەکە لەوەدا ئێرە بوویتە بۆرسە وەکو ئەوەی لاتێ مەسەرەن دۆلار هەر دەستیدا دەبەزی ئەزاو خەڵکێک کە ئیمکانێتی پارەدارە دەتوانێت بیکڕی کە گرام و دەیفرۆشتەوە بەڵام خەڵکی کە هەمووی تووش کێشە بوو ینی ئەوەی دەوەرەقەی قازانز دەکات لە زەویە چی لۆی ناکاهی زەبەرەوەی دەوی زەریبەکەی پێساو بکاتن بەڵام پیاو هەیە 100 پارچە زەوی دەکڕ فعلا لە پشتەوە مەسلەیەکەنە خزمەت گوزاری دەبوونەچیتە یعنی ئەوەندێ من ئاگادار بم ئاگەم لە وەزعەکەی بێ من نزیکەی 2 سەر ئاردەکەم کڕیا باش ئەو 2 سارەی قسەک متابعی پیجەکان و یعنی ڤایبەریان دانایە و ئیشیان لەسەر کردیە و دیارە زۆر سەردانی هەموو دەست ئەوەکانیان کردیا باڵا دەستەکان یەکەم شتیان ئاوەکە بووە ئەوان ئێوان باسییان کردیا کە خزمەت گوزار نتوانێت بێتە ئێرکانە بەڵام ئاوتم شاکە ئەو بە کامیرە بە زوومەکەی تەسویر بکە هەر چاردەورە کیلۆمەترێک بە هەر چاردەورەیەوە ماڵە شارە هەمووی ئاوی هەیە هەمووی خزمەت گوزاری هەیە هەمووی کامل قیرتا و یعنی مەزبوط سەرڕای ئەو خزمەت گوزاری ئاوەکەش هیچ ئێستاکە هەموو مارەکان پێوەری ئاویان لە بۆ دانرایە طبعا هەمومان باید هەندێک خزم و کەسمان هەیە لە دایرەکان ئیشی بکات و یان بزانین لەلایەک برادەرەك شتێک بزانین دەرێ 150 ئاو لە خەزێنەی زیادی کردیا بەهۆی پێوەری ئاو ئەو خەڵکە کە پێوەری ئاوەکەی دانایە 150 لە هەموو هەولێرێ ئاو زیادی کردیا باش ئەو ئاو ئێستا زیادی کردیا یعنی ناتوانین لە بۆ ئێرە دابینی بکە قەت نەبوو دابین نەکرێ بڵێ جگەل ئاو چ بیانوێکی تر دێنەوە بە خودای ئەوەی ئەمن بزانم بە دەرەجێک ئەوان بیانویان بەس ئاوەکەیە بەس بسەبەبەی ئەوەیە قەتعی ئێکوانە زەریبەی زۆر قەتعەکان زۆرە زەریبەکی زۆر و داهاتەشی زۆر لە بۆ حکومەت دەڕوە ئەو ئایا کەسێک سەرپەرشتی ئێرە دەکا لە بۆ شخصەشی دەڕوە یان لە بۆ حکومەتی دەڕوە نازانم بزڵت کە دوایە ینی حکومەت یان کەسی بەرپرس سیستەما یەک لەو ئاردانە درابێ کە دوای 18 ساڵێنی بۆی خەڵکە بێزار بێواز لە ئەرزەکانی بێنیان هیچ مەبەستێکی واتان پێگەیشتووە کە نیەتێکی تر هەبێ لە نەدانی خزمەت گوزاری بۆ ئێرە بەخودا ئەمن ئەو خزمەتم ئەوم پێ نەگەیشتێ برین وڵی ینی سەرکردەکانیان سەرۆکە تەماعی جێدابی بەس ئەو من تازە هەستم پێکرد یەک لە برادەکان قسەی دەکرد دەگوت چونەکن سەرۆک شارەوانی چار ئەو ئێستا بچە سەرۆک شارەوانی قسەمان لەگەری کردیا دەگو بەمەی دەگۆلو نافرۆشی دەگو کاکە 100,000 قەتعی ئەو من فرۆشتم ئەدی ئەو هەموو خەڵکە ئێوە خەڵکە بەس بفرۆشی وەڵا بڕۆ لە خۆتان لە گوندەکان بکڕن یعنی مەخسەد سببەکەی چییە ئەوەی ئەمە یعنی فکرمان لێکردەوە بە عامەتەن داهاتەکەیە ئەگەر نەدار دەستی سەرکردەکان قەناعەتم نییە ئللا داهاتەکەی ئەو لە بۆ شخصیە یان ئەو تایە لە بۆ حکومەتیە نازانم بزڵبت
لە هەر گردبوونەوەیەکی چەند بەرپرسێکی حکوومەت دێنە ناو خەڵکەکەی ستان پێ دەڵێن جاری ڕابردوش کردان کۆمەڵێک لایەنی بەرپرسی حکوومەت و جێگیری پارێزگاری هەولێراتەوە چیتان پێ دەڵێن بەخوای هەر قسەی دووبارەیە وعدی بێکردار هەر ئەوەندە هیچ کەمە پێ نارێ ئەنی هەر ساڵێک خەدەمان دێنین خەدەمان نزیکە خی گەورە 1940 پێ ئێستا لە قورعانی پیرۆز دەرێ قیامەت نزیکە هەمومان زای نزیکە باڕۆشمان پێ هەیە ئەمە زانی خەدەمان نزیکە بەسکەینی فەرم کاکات دەناوت پیلەدەی پیلانەک هەبیتن سارچە خەدەمای دێنم چەندجە خەدەمای دەی پیلان تێبیتن ناکرێت حکومەت بێ پیلان بیتن ئەخە ناکرێت بێ پیلان بی ئەو کەسانی لێرە عەرزیان هەیە چێن بەخوای زیاتر چییە هە خەرچە و شارەیە کرێچیە پێشمەرگەیە مامۆستایە فەرمانبەرە هەرمە ئایتێدەیە خەرچە وڵاتەیە خەرچە هەژار بڵێ بڵێ بەڵێ خەرچە هەژارە ئەوانێ بیدایە بۆ داگرێ خانەوەی پیشەی شەیدان بوون خانەوەی پێشمەرگەی بوو مامۆستا فەرمانبوون هەموو قوربەسەر چی وەریگ ئەوانە وەریان گرتیە 18 ساڵە بەچ بیانوەیەوە ڕادەگرن بیدایە خەر داوای نەکرد بیدای خۆ خەر داوا نەکرد باز بەوە دوایە خەر زۆر داوای کرد بینە بیانوی هەم خەرچی ئەوەی درێ کاکە ئەو شوێنە ئاویکەمە وەکو وا بیتێنە هەشتی عسارۆ لەسەر مەرەخی بەربیتەوە کە چێکوانە هەر چادر ئاوی هەیە هەر چادر ئاوی هەیە بەس لێکوانە ئاوکەمە کاکە جان ئاوکەمە فەرموو بیری لێدا ئەگەر ئاوکەمی کرد ئەمە بەخۆما تۆقعەکەی دەکەن کاکە جان وعد بووگە ئاوکەمی کرد لێکوانە ئەو کات ئاو لەسەر هەشت عسار ببڕنەوەگۆ وجی زاران ئەوە بیانونی ئاوکەمە فەرمووگە دەری ئەمە هەر ناوێتن ئەگەر ڕاست دەکە ئەمە هەر ناوێ ئەو ترک دەکەی کاکە فەرموو زادەکەم لە فەتحەکەم فەرموو شەبەکە ئام لەدانێ فەرموو کاربایەکەم لەدانێ فەرموو ڕێگەی پێدام بکەوە کاکە ڕێگەی پێدان عەقی خۆمە مافی خۆمە فەرموو شە عسار داکرێتن چ ئەوە شە عسارۆکە خەر سوودی دەبینتن بیتە جێما ڕاوسە بیتەوە جێشتەشی ڕێگە پێدان مافی خۆمە ئەگە هیچ شم لێ نەکەی مافی خۆمە مافی خۆم عەردی خۆمە دەکەمە جێ کۆتران دەکەمە جێ مەلعب دەکەمە هەناشری عەق خۆمە لۆ ڕێگە پێدان ڕاگرتی ێستا عەقەچی هەشتی حەسارۆکان بووە بەچی وڵا بووتە جێ مەڕاستۆنی ئەوەتەوە گەمە لێ دەکریس عیبی نییە عەردی هەژاران بووە بە شوێنی ماراسۆنی جێ مەڕاستۆنی و خەرک حیوان دێدە لەو ڕێنی و چ عیبینی و زبری زیادەی فڕێتدا بوویتە کەند یعنی بوویتە هەموو شتێک نەفەر هەیە ئەلێرە بیری لێ داوی لە خۆی دەفرۆشی ئاونی لە هاوینە زبڵدان عەردی مەسئولانە طبعا هەدیکو عەردی فەقیران قەدی فەقیران زانیت عەردی فەقیران شتش لێبێ الفقير علينا ما في صدى سطا وقد فقير ما في نخري علينا دسيا شارواني كزواب ناداته وزير شارواني بوته مرزعيات دبانو يعني صابيك وتلاقى راب تساوي ما بيب كيوت النايبيني نازا مرزعيتها وكابراتيا كومنت لو داخلين لنا فيسبوك يكسر باند دقه باند هربحات قناتهم بسينا كاونتي بسي والله يعني لزماني بعث انا باند كردنا اري والله يعني لفيسبوك اگر بيت كومنت لو بنوس نكسر فيسبوك باند دقه بس اري والله يكسر باندك يعني دائما هي لخذي كاك مسعودي خذي خوي زنابي سروق اقشتك مع لبوك يعني او هزاران كز يعني مشكله تشيش عالي اللي فيها وليره جابونا بوا تراغدان بوا يعني انواع مشكله اللي فيها بوا نفر هي استا نوي بيجيش تجني لبوينه 18 سال يعني عمرك اقل يعني لو لا تنبا استا 18 سال نايل ابو عسكري داتو مو صدق بيامكم هي فرم پامێکم هەیە لە بۆ حکوومەتی کاکەمە هیچمان لە حکوومەتی ناوێ بەس ڕێپێدان مام دانی ڕێپێدان مام دەنێ بە خۆمان بیری لێ دەین بە خۆمان زیادە ڕادچێژین هەموو شتێک دەکەین حسابی خۆتان دەکەن هەموو شتێک دەکەم من تاکیدم ئێستا نەفەر هەیە بە هەرەوەزی بیری لێ دەین زۆر تەبیعیە بەس ڕێپێدان مام دەنێ هیچ کەمان لەوێنێ با خزمەت گوزاریمان نەدەنێ با بیدمان لێ نەدەن با زادەمان لۆ ڕانەچێشن با کارەبامان نەدەنێ هیچمان نەدەنێ بەس ڕێپێدان مام دەنێ متاکیدم خەڵک هەموو دەکات دەخانی کە بۆ خانی ئۆتۆماتیشان هەرەوەزی دەکەین دەتوانین زادێ ڕابچێشین دەتوانین کارەبا ڕاکێشین دەتوانین بیری لێ دەین زۆر تەبیعیە ئەو وەختێکی ینی بارشمان گران نابی یەکێ لەوانەیە دەوەرەقەی بدەین هەموو شتێک هەڵ دەبی باشە پێم بڵێ بۆچی جۆران دۆری هەمووی بینای زەخم و خانوو و تەنها ئێرە نەکراوەتێ ئەوەی ڕاستی بی پرۆپاگەندەک هەیە هەلاسات ئێرکوانە بیری ئاوەی زۆر قۆڵە بەس ئەو قسەی ڕاست نییە نییە مەشروع هەیە مەشروعمان هەیە دەتوانین ئاوڕاکێشن و کێشەی نییە خەڵکەیە ئامادەیە لەسەر حسابی خۆی تەنانەت ئاو خزمەت گوزاریش بکە بەڵێ ئەمە پرۆژەکمان کرد ساڵک بەر لە ئێستا گوتمان کاکە هەر یەکەی دە وەرەقە ئامادەینە 20 وەرەقەش بدەین
ئامادەینە 20 وەرەقەش بدەین لە بۆ ئەوەی خزمەت گوزاری بمان لۆ بینن ئەگەر هەر نابۆش ڕازی نینە کاکە یەک وەرەقەی ئەیفۆڕی بەس یەک وەرەقەی ئەیفۆڕیمان لێسەر بکەن لە بۆ 16,000 کەسی یەک وەرەقەی ئەیفۆڕ بەس برێن ڕێگەپێدان کراوەتەوە یەک وەرەقەی ئەیفۆڕ 16,000 عائیلە چاوەڕێی یەک وەرەقەی ئەیفۆڕی دەکات بەس سێ خەت نووسینی سێ خەتی یەک وەرەقەی ئەیفۆڕ کە 10 دیناری تەبعەت تەکلیف دەکە لەسەر حکوومەتی هەرێم ئەوەن دەشمان لە بۆ ئەوەن دەشمان لێ لۆمان ئەوە ناکەن بۆچی نایکەن بۆچی وەرەقەیە تەبع ناکەن بۆچی ڕێگە پێدانیان ڕاگر واللهی کەس نازانی لەبەرچیە بەڵام مبەڕێراتی خۆیان هەیە على ئەساس ئێرە ئاوی نییە ڕاز نییە ئێستا ئەمن ئەوە جەماعات بە لێرە ئەوە بین پارەی خۆمان کۆ دەکەینەوە لێرە بیری لێ دەدەین ئەگەر لە منتیقەی دی کە بیر لێدرا بە 300 مەتری ئەلێرە بە 200 مەتری دێتن تاکیدم پێم بڵێ سێ ساڵ یەکەم ڕێگە پێدان هەبوو چەند خانوویەکی لە نێو هەشتی حەسارۆکان دەبینێ بەچ بیانوێگەم ڕێگە پێدانیان ڕاگرت مەبارڕێری سەرەکی بۆ کەرتی هەشتی حەسارۆکان ئەوەیە کە پارچە زەوی مەسئولان نییە ئەگەر کۆمەڵە مەسئولێک لە پایتەخت خاوەنی ئەم پارچە زەویانە بان وەکو کەرتەکانی تر ئێستا خزمەت گوزاری بۆ دەهات و لە مێژە ئاوەدانیش دەبوویەوە هەر لەسەر حسابی حکوومەت بۆ خۆیان خانوەکانیشیان لەسەر دروست ئەکردن بەڵام کێشەی سەرەکی ئەوەیە ئێستاش داواکارین خەڵکی پایتەخت لێرە دانیشێ بۆیە مولکانە ملشی خەڵکی فەقیر و هەژارە ئەو خەڵکەی کە لێرێ و ئەو پارچە زەویانیان هەیە توانای کڕینی خانوویان نییە لە گوندی کۆری و گوندی ئەلمانی و گوندی نازە ئەو گوندانەی بۆ خۆیان دروست ئەکەن وەرە خانوویەک بکرە 30 دەفتەر پێشەچی بدە و مانگانە 5 دەفتەر بدە ئەخر ئەگەر خەڵکی هەژار ئەم توانایە بێ بەڵام لە کەرتی هەشتی حەسارۆکان لەبەر ئەوەی خەڵکەکە خۆی خاوەنیەتی خەڵکێکی زۆر تێدا ڕزگاری ئەبێ بە ئاسانی ئەتوان خانووکەن بۆیە خەڵکێکی وانە فشار لەسەر حکوومەت دروست بکاتن کە خەڵکی مەسئول بیتن و بۆ خۆیان بۆ ڕابچێشن کێشەی سەرەکی لەوەیدا هیوادارین حکوومەت بە ئاگا بێتەوە ئێستاش زووە هیچ نەچووە چیتر خەڵکی کوردستان پشت و درێژ نییە بەڕاستی یعنی هەموو شتێک کار لە کار ترازاوە هیوادارین وامان لێ نەکەن هەلوێستی تر وەربگرین و دابڕژێنە سەر شەقامەکان بۆ وەرگرتنی مافەکانمان چونکە پێیان ئەڵێن ماف نادرێ ماف ئەستیندرێ ئێمە ئەتوانین مافەکانمان وەربگرین بەڵاممان نامانەوێت لەم بار و دۆخەدا پەنا بۆ ئەو ڕێگانە ببین بەڕاستی چەندین جارە کردبوونەوە هەر جارێکیش چەند بەرپرسێک و پەرلەمانتارێک و لە جاری ڕابردوو جێگیری محافظ لێرە بوو چیتان پێڵێ وڵی هیچ ئەوەیان نییە هیچ قسەی وان نییە پێمان بڵێن هیچ قسەی وا ناکەن دڵخۆشکەربی هەمووی ئەوەیە ئاو نییە هەموو شتەکانیان دووبارەیە هەمووشیان دووسێ خەتیان لە بۆ نووسرایتەوە بڕۆنە ئەو مقابلەیە هەر ئەوەندەی برێن زیاتر لۆیان نییە کەس لۆی نییە لێرەوە داوا لە وەزیری شارەوانی دەکەین بانگەوازێک لە بۆ وەزیری شارەوانی سەرۆکی شارەوانی ڕەجاءەن وەرنە سەرخەت بەسە خەڵک زیاد لە حەد پڕ بووە بەسە ئەمە کەسمان لێرە لە بۆ خۆشینە هاتینە ئێرە وەمەکەن خەڵک دەست لۆ شتی تر ببە بەڕاستی ئەگەر قەرارە ئەنگۆ قسەی ناکەن ئەمە بە خۆمان دێنە بەردەرکاتان دێنە بەردەرگاتان بەڵام بە شێوەی تونتر دێنە بەردەرگاتان هیچ هەتا ئێستا وەزیری شارەوانی وەزیری شارەوانی هەتا ئێستا هەر هیچ وشەی نییە لەسەر هەشتی ئاسارۆکان هەر یەک وشەشی نییە تەحەدا دەکەم لەسەر هەشتی ئاسارۆکان هیچ وشەی نییە 16,000 قەتعە 16 کەلیمەشی لەسەر نەگوتیە کێ هەیە لێرە وەزیری شارەوانی باندی کردبێ لە فەیسبووکەکەی خۆی کێ هەیە وەزیری شارەوانی لای دابێ باندی کردبێ باندی کردبێ لەبەر کۆمنت کەس هەیە لێرە وات سەرۆک شارەوانی لێرە ناتوانێت ببینی شارەوانی دەبی 3 سەعات لە ئیستعلاماتی دانیشێدا دەچەکنی مایکی دەینم تەسویر ناکرێت چیدا ئەمن پۆز دەکرێت لە ئەوەی کە هەر شتەشی دەکا ئەمە لە گروپی خۆمان دەچین کۆمنتی لۆ مەسرور بارزانانی دەکەین لە فەیسبووکی خۆی ئەمنی باند ئەوە بلۆک کردیە باشە ئەمن هاتی مێرە بە قورعان لە خەفەتان هاتمە لە دەرپڕی هاتیمە خۆ دەزانم جێم لێ ناگرێت چکە ئەمل بە نووسینێک گوێ لە من ناگری بلۆکم دەکات تەحمولی من ناکە برا گەورەتی بۆ نەوەی ناکرێت برا گەورەتی شانی دەوێت تێدەگەی یعنی معقولە یەک نووسین یەک کۆمێتی لۆ بکەی کۆمێتەکەش داوای حەقی خۆمە
ئێدا وەڵڵاهی ئەو حەقی ئەو زلمەی ئەو لەمنی کردی ئەگە ئەم لێوی بکەم بە حیاتی چاوم بەسەر ئەو زەوی ناکەویتەوە وەزیری شارەوانیش بلۆکتان دەکات بێت لە کۆمنتشتی لە وەزیری شارەوانیش ئەمە بە فەیسبوکی شخصی خۆم نایکەم چونکە لەبەرەوەی حیامان چوو لە ناو خەڵکی کوی کۆمنت دەکەین داروبەر لێمان تێگەیشت ئەمە خاوەن زەوی هەشتی عسارۆکەن وەڵڵاهی ڕوومانیە بچینە میێوەنداری باشە بە بەڵگۆش عەزەکەی فەیسبوکەکەت دەدەمێت بزانە بلۆکە یاننا نەگی من ئی زۆربەی جەماعەتی هەشتی عسارۆک ئەوەی کۆمنتی زۆری لۆ بکات دەربارەی هەشتی عسارۆک بلۆکە بەس ئەوێ کەس ناتان بێتە بەرز کوردستان سەرۆکی حکوومەت گوتی ئێمە بە دوواداچوون دەکەین بە دوواداچوون کاکەوەت ئەوە عارد ئەوە کاکە خاوەن زەوی ئامادەیە پارەی بدا خاوەن زەوی ئامادەیە کاکە بەبێ ئاو بژی بەبێ کارەبا بژی کاکە ئامادەی حکوومەتی لە چێن دەردەیە یعنی ڕێکمان لە دەبینە یا ئەوەتە لە زەریبی عقار عفومانکەن هەموو ساڵێمە لەز یاوەتە ڕێپێدانمان بدەنێت ئەمە هەموو ساڵ زەریبەی لەسەر ساسەچی عائلە هەیە فەقیرەی سەرمالی ئەو زەویەیە وەنیە پارەی واژ ناکە بچی لاشکە لە خۆی خانەشکە بکڕی کاوە داوا دەکەنی حەلەکمان لۆ بینەوە ئەگەر تەماعیتان تێدایە وەک دەسەڵاتدار فەرموو وەریگرن لە لاشکە عادمان بدەنێ و خزمەت گوزاریمان بدەنێ و لە خۆمان خانی بکەین تعویزمان بدەنێ ئەگەر ناچیەوە ینی هەفتە سارە و عالەمەری ئەو ڕادەگرن باشە لە حکومەت دەکەم شاکارتان چییە؟ ئینجازاتان چییە لە بۆ میلەتەی؟ نە خزمەتگوزاریتان پێ دەکرێت نە مەعاشتان پێ دەدرێت بەتەمانە تووشی شەڕیشمان بکەن بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان ڕاوسەرنجی خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆکان کە 18 ساڵە تاکو تەنیا چاوەڕێی ڕێگاپێدانێکن لەلایەن حکومەت هەرێمی کوردستان و وەزارەتی شارەوانیەوە بۆی کە عەرزەکانیان بکەن باخان و ڕزگاریان بێ لە کرێچایەتی. بەشێکیان دەڵێن بەداخەوە بەشێکیان دەڵێن لەبەرەوەی کە کۆمنتمان بۆ وەزیرەکانی حکوومەت و تەنانە سەرۆکی حکوومەت نووسیوە ئەوەی کە داوامان کردووە دەنگمان با پێتان بگاتکایە خەدەماتمان بۆ بێنن تکایە ڕێگامان پێ بدەن بەڵام سەرۆکی حکوومەت و وەهاوکات وەزیرەکان ئەوانیان باند و بلۆک کردووە لە کۆمنتەکان و ناتوانن بستنەوە ناو پەیج و ئەکاونتەکانی لایەنی بەرپرسی هەرێمی کوردستان. ئەڵقەی جارێ بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا.